باز لەو دەکەین کە لەگەڵەوەی کە لە ماوەی ڕابردوودا هەوڵێکی زۆر درا بۆ گەیشتن با ڕێککەوتنی ئەتۆمی لە نێوان ئەمریکا و ئێراندا، بەڵام ڕێگریەکانیش لە هەمان کاتدا لە کاتی خۆیدا هەبوو. یەکەم ڕێککەوتنی ئەتۆمی دەزانین کە لە ئەتۆمی ئێران لە ساڵی 2015 بوو، بەڵام دواتر لە ساڵی 2018دا لەلایەن دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکاوە. ئەمریکا بەتەنیا لە ڕێککەوتنەکە کشایە و هەروەها گەمارێکی زۆر خراە سەر وڵاتی ئێران. لە ئێستادا و لە ماوەیەکانی ڕابردوودا کۆمەڵێک دەنگوی ئەوە هەبوو، هەروەها کۆنفرانس و هەروەها کۆبوونەوەش لە نێوان لایەنەکاندا دەکرا بۆ ئەوەی دووبارە ڕێککەوتنەکە تازە بکرێتەوە و بگەێنرێتەوە ڕێککەوتنی 2015، بەڵام لەگەڵەوەشدا ڕەنگە هەندێک ڕێگری هەوبێتن. ئێستامە لە سەرم بابەتە گفتوگۆی زیاترەکەی میوانێکمان لای زانەری زیاترمانایەتێ. جەنابیان لاوان عوسمان ئەندامی باڵای ناوەندی ئاشتاری سیاسی بۆ پشتیوانی دیموکراسی ڕاستەخۆ لە ستۆدیۆ لە لامان ئامادەیە. کاک لاوان بەخێر هاتی. زۆر سپاس. کاک لاوان، دوا پێشاتەکان سەبارەت بە ڕێککەوتنە ئەتۆمیەکەی ئێران چیمان پێڵێت؟ ڕاستی بەپێ ئەو هەواڵەیە ئەو جەدوەلەی کە دانراوە کۆتا جەولە یان نزیکترین جەولە بریتە جەولەی مفاوەزاتی 28 بۆ 29 مانگی داهاتوو نۆڤەمبەری داهاتوو. بۆیە هەموو بەتایبەتی بەنسبەتی دارایی ئەمریکیەوە ئەو بابەتە گەلێ گرنگە. ئەگەر تەماشای دیمەنە سیاسیەکە بکەی، ئەگەر تەماشای ئەو ڕووداوانە بکەیت کە وەکو پێشەکی پێشە و جەولێ ڕوەدەن، دەرەکەوێت کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە جۆرێک لە جۆرەکان جددیترە لەسەر بابەتەکە، لە کاتێکە ئاڵۆزەکانی ناو ئێران بە جۆرێک لە جۆرەکان تەرکیزی ئێرانی لەسەر بابەتە دوورخستوەتەوە، چونکە عادەتەن ئیدارەی ئەمریکی کە دیموکراتیە مەستمی ئیدارەی دیموکراتیە زیاتر مکڕن لەسەر ئەو بابەتە و هەر ئەو مکڕبوونا و هەر ئەو سووربوونا خستنیە بەر تووڕەیی هەڵمەتی تووڕەیی دۆناڵد ترامپ بەر لەوەی بێ بە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و دواتریش. جا بابەتی ڕێککەوتنامەی ئەتۆمی بەنسبەت ئێرانەوە یەکێک لە گرنگترین عەرقەلە و بربەستەکان بریتە لە تێکەڵکردن یا سەحەبکردنی مەلەفی موشکی بالستیە بۆ ناو ڕێککەوتنامەکە کە بەوە ڕازی نین. بەنسبەت ئێرانەوە ئەو یەکێکە لە خاڵەکانی جیاوازی. خاڵێکتر بریتە لەوەی کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا یان وڵاتانی پێنجکۆیەک ئەیانەوێ مەلەفی دەستێوەردانی ئێران لە وڵاتانی چواردەوری خۆی، پشتیوانیکردنی میلیشیا چەکدارەکان، پشتیوانیکردنی و هێزانەی کە ڤایۆڵیت و خەرقی دیموکراتیەکەن بێنە ناو بابەتەکە، بەڵام ئێران بەو ڕازی نییە. پێم وایە ئەوە گرنگترین ئەو خاڵانەیە کە تا لەسەی ڕێنەکەوێ چارەنووسی ڕێککەوتنامەکە بە شێوەی کۆتایی دیار نابێت. باشە کاک لاوان، لەم ساتەدا نقطەی قووەتی ئێران چییە؟ و نقطەی هێزی ئەمریکا لەم کاتەدا چییە سەبارەت بە ڕێککەوتنامەکە؟ سەبارەت بە ڕێککەوتنامەکە نقطەی خۆتی یا خاڵی بەهێزی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بریتێت لە بوونی کارتی فشار و کارتی سزادانی نێودەوڵەتی کە تەواو شانی کۆماری ئیسلامی قورس کردووە. ئەوە یەکێکە لەو مەلەفانی کە ئەتوانرێ ڕێککەوتنی یا مساواماتی لەسەر بکرێت. بەنسبەت کۆماری ئیسلامیەوە بریتە لە نفوزی زۆر، بریتە لە کاریگەری زۆر لە زۆر وڵات کە لە بنەڕەت تا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە حەلیفی استراتیژی خۆیەزانێ. پێم وایە جەولەی نوێی ئەوەی کە پێوترێ اتفاقی استراتیژی نێوان عێراق و ئەمریکا دووبارە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا جەختی لەسەرەوە کردەوە کە عێراق حەلیفێکی استراتیژیە. بۆیە بوونی کاریگەری زۆری ئێران لە وڵاتێکی وەکو عێراقا کە گرنگێکی جیۆپۆلیتیک و مێژویی هەیە بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ خۆی خاڵێکی گرنگە. هەروەها مەلەفی لوبنان ئەگەر بوار هەبێ لە بەرنامەکە تەتەوڕات و مستەجداتی زۆر گرنگتیا ڕوویداوە، ئەوەش بۆ خۆی گرنگە. هاوپەیوەست بە مەلەفی اتفاقی نەوەوی هاوپەیوەست بە مەلەفی اتفاقەکە و هاوپەیوەست بە پەیوەندی ئێران لەگەڵ وڵاتانی. باش ئەگەر بۆمان باس بکەی مەلەفی لوبنان لە ئێستەیە کاریگەریەکی لەسەر ئایندێ و ڕێککەوتنا بێ. ئەزانێ ڕاستی ئێران بۆ کۆڵە ئەو ترێکە لە ئەدەبیاتی سیاسی خۆیان دوو تێرمی زۆر گرنگی هەیە مەوەستم کۆماری ئیسلامی. یەکێکیان پێوترێ هیلالی شیعی، ئەوەی تریان پێوترێ تەوەری مقاومە یا ڕەوتی مقاومە یا بەرەی مقاومە.
بە تعبیر مەجازەکە ئەتوانرێت لوبنان بە سەرڕەمی میحوەری مقاومە دابنرێ لەماوەی کۆتاییە جۆرێک لە ئاساییکردنەوەی پەیوەندی لە نێوان دوو کەوانە بە شێوازێکی بەشەکی یاوەی کە پێوترێت جوزئی لە نێوان لوبنان کە سەری ڕمی مقاومەیە کە حیزب الله متحکمی یەکەمە لە وڵاتە و لە نێوان ئیسرائیل ڕوویداوە ئەمەش دەپێنا و وەبەرهێنان لە ئەو حەقلی غاز و شتە هەیە کە لە ناوچە سنوورەکانی نێوان ئیسرائیل و لوبنانە هەیە کەمەش بەجۆیە لە جۆرەکان لوبنان یا بەشێک لە میحوەری مقاومە سەحب ئەکا بۆ بەرەی ئەمریکا ئەم خاڵەتە تەورێکی گرنگە لە مەلەفەکە ئەگەر مەلەفی لوبنان بەجۆیە لە جۆرەکان لەو خاڵەدا بەتی اتفاقی لەسەر بکرێ پێم وایە بە شێوەیەکی ئیجابی لەسەر بەرداوامبوونی ڕەوڕەوەی اتفاقەکە کاریگەری دەکات. باشە کاگلاوان باس لەو کرد کە زۆرێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست عێراق لوبنان هەندێک وڵاتی دیکە کاریگەری لەسەر ڕێگنەکەوتنەکە هەیە حکوومەتی ئیسرائیل چه کاریگەریەکی هەبوو لەسەر ڕێگنەکەوتن ڕێکەنەکەوتنی ئەمریکا و ئێران بە تایبەتی لەسەر بەرنامەیە ئەتۆمیەکەی ئێران ڕاستی ئەو باسی ئەو خاڵە پەیوەندی بۆ پرسیارەوە هەیە کە تەنانەت ئیسرائیلیش خۆی سیاقی نێودەوڵەتی یا کۆنتێکستی نێودەوڵەتی ئێستا لەم کاتەیە گرنگە ئەبێ بگەڕێنەوە بۆ گرنگترین ڕووداوکی ئەسا لە سەر سەحنەی نێودەوڵەتی ڕووەدا ئەویش جەنگی نێوان ئۆکرانیا و رووسیایە ئەم پۆلاریزیشنیان ئەم جەم سەربەندیانە کە ڕوو ئەدەن لە نێوان دوو بەرەجانەکە بەرەی رووسیا و ئێران کە خۆیان بەرەی ڕۆژهاتەزان بەرامبەر بەرەی ڕۆژئاوا بێگومان ئیسرائیلیشی تێ هەوڵی ئیسرائیل بۆ نزیکبوونەوە لە لوبنان بۆ نزیکبوونەوە لە حکم لە جەماعەتی حکم لە لوبنان بەتایبەتی حیزب الله لە هێنانی اتفاقی 2020 کە پێوترێت دووبارە کێشانەوەی هەڵەکانی سنوور ئەوەی کە کەساتێکی وەکو نەبیه بەڕی کە زیاد لە 20 ساڵە سەرۆکی پەرلەمانی لوبنانە و یەکێکە لە بەهێسترین کەساتەکانی ناو ئەو بەرەیە خۆی ڕێعاەتی ئەو اجتماع ئەو گفتوگویانەکە ئەو بابەتە بۆ خۆی گرنگە یعنی نزیکبوونەوە و کەساتیانە نزیکبوونەوە و لایەنە سیاسیانە لە لوبنان کە وەکو عێراق لە حاڵتێکی یاو شێوەیە ئەوانش دابەشبوونیان بەسەر وڵاتانی چواردەری خۆیان هەیە بەشێکیان نزیکن لە مەملەکەتی سعودیەوە بەشێکیان نزیکن لە ئێرانەوە بەڕاستیەوە بۆ خۆی گرنگە چونکە نەبیه بەڕی ڕەنگە لە ڕووی ئینتیمای حیزبیەوە سەر بە حیزب الله نەبێ بەڵکو حرەکەی ئەمەلیان هەیە بەڵام لە کۆتایە لە هەمان فەلەکە ئەو خاڵە بۆیە گرنگە ئیسرائیل لێرەوە توانێت کاریگەری باشە کاگلاوان خۆشتە پێشتر ئاماژەت پێدا خاڵی گرنگی ڕێگنەکەوتنەکە هەتا ئێستا کە ڕێگنەکەوتون لەسەر بەرنامەیە ئەتۆمی ئەمریکا و ئێران بەتایبەت یەکێک لەوانە ئێران دەیەوێت گەمارۆکانی سەری بە یەکجاری لەسەر لابرێ خاڵی دۆمیانەوەیە کە دەیەوێت حکوومەتی داهاتووی ئەمریکا گەر بێتە سەر حکوم دووبارە وەکو دۆناڵد ترامپ چۆن لە یەکلایەنە لە ڕێکەوتن نامەکە کشایەوە بە هەمان شێوە هەمان سیناریۆی خۆت هەمان بابەت دووبارە نەبێتەوە هەرچەند ئەمان گرنتیەوە ناجات ئەمریکا بەڵام لە هەمان کاتدا کە گەمارۆکان بەردەوامن لەسەر ئێران تا ڕادەیەک کرانەوەیەک هەیە بۆ فرۆشی نەوتی ئێران ئەمریکا دەستکراوەی کردوانی دەرگاکانی کردوەوە تا ڕادەیەکی ئەگە بڵێن کەمیش بێ بەڵام هەر بۆ ئێران باشە ئەمانە هەمووی خاڵی ناکۆکین بەڵام ئەمەیان لێرە خاڵێکی باشەوە پێی سیاسیش بڵێ لەگەڵەوە چاودێرانی سیاسی بازەوە دەکەن کە بە هەموو شێک ڕێکەوتنەکە گەیشتۆتە بنبەت بەڵام سەرانی حکوومەتوانی ئێران واناڵن ئەم بابەتە چۆن لێکدانەوەی بۆکرێن بیرت نەچێ بەرپرسی مەلەفی ئێران لە ئیدارەی ئەمریکی دوێ نێشەو بە ئاشکراڵێ ئەڵێ مەبەست لە پشتیوانیکردنی ئێمە لە ناڕزایەتەکانی خەڵکی ئێران برترین نییە لە ئامانجی ڕوخانی ڕژێمەکە کاتە لە حسابات استراتیژی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا هێشتا کاتی ڕوخانی ڕژێمی کۆماری ئیسلامی ناتوو ئەو بۆ خۆی خاڵێکی گرنگە بە شێوەیەک لە شێوەکان سەپۆرت و پشتیوانی نییە بۆ حکوومەتی ئێستا ئێران من پێم وانە لە دڵنیایی بێ من بەڵێ دڵنیایی و شێکی گونجاوترە چونکە ڕاستی من زۆر جار کە بابەتەکەێتە سەر ئێران پرسیارێکەکەم ئەم جارە ئەم پرسیارە تەڕحکەن بەیەکەوە گفتوگۆیکەن کە ئەڵێن ئێران کام ئێران ئێمە ڕەنگە واجهەیەک لە ئێران بین بەڵام ئێران هەرێک لایەن نیە ئێرانی کۆماری ئیسلامی ئێرانی بەرەی ئیسلاحی هەیە و ئێرانی توندئاژۆکان هەیە کە خۆیان لە پشتیوانانی حرەسە بینەوە پشتیوانانی سوپای پازارانە بینەوە ئەمە تەواو دوو بەرەی جیاوازە و مانیفێستبوونی ئەم بەرێ لە دوو کەسە لە ململانەکانی نێوان دوو کەسدا بە ئاشکرا ڕەنگی دابوویەوە یەکیان لەسەر لە ژیانە نەماوە کە قاسم سلێمانی بوو بڵێن فەرماندەی هێزەکانی فەیلقی قودس لەگەڵ وەزیری دەرەوەی پێشوو کە محەممەد جاواد زەریفە کام ئێران ڕاستی دەوێت ئێستا من قسەیەکی ڕەنگە زۆر سیر بێ بەڵام
بەو ڕادەی کە باسەکرێت بەرەی تونند ئاژەکان بەرەی بڵێن کۆنسەرڤەتیستەکان ئەوانە لە ئێران بەو جۆرە محافەزەکارەکان بەو جۆرە لەگەڵ اتفاقی نەوەوی نین ئەوان بەو جۆرە ئامادەنین ئەو مەلەفە چارن و ساسە استراتیژیە بخەنە بەر بابەتی ڕخنە و نەشتەری ڕخنە یا بخان سەر مێزی گفتوگۆ ئەوە لایانی ئیسلاحیە کە ئێوە و بابەتە بە گفتوگۆ کۆتایی پێبێ ئەگەر بە ئێرادەکە هەموو ئێران ئەگەر ئێرانێک ئێران بێ ئێرانی تەنها حرەز بێ ئەو بابەتە بەبێ گفتوگۆ تێپەڕێ جا ئایا وەکو مەفاعیلینەوەی عێراقی لە هەفتاکانە ئەتەقێنرێتەوە کۆتایی پێێنرێ لەگەڵ زەوی تەختەکرێ یان سەرئەگرێ بەڵام ئەوە زەخت و کاریگەری لایەنە ئیسلاحیەکەیە کەواکە بردنە سەرمێزی ئەو مەلەفە ئەوەنە ئاسان بێت ناوێرە باشە کاگلاوان لە ئێستادا پێشبینیەکان بۆ دۆخی ینی با بڵێن هەتا ڕێگەچاری دیپلۆماسی هەبێت لە ئێستا زین ڕێگەچارەکان دیپلۆماسین ئەگەر ڕێگەچاری دیپلۆماسی نەما پێشبینیەکان چین ئەمریکا چ بژاردێکی لە بەردەمە پێ توانێت هێزی سیاسی سەربازی ببوورە بەکاربهێنێت ئەو پرسیارە ئەبێ لە منزوری ئێرانەوە تەماشا بکرێت ئەکرێ و پرسیارە بووترێ ئێران چۆن تاعامل لەگەڵ ئەو کەیساکە ئەو کەیسە بەڕێی من بەڵام ئەمریکاش لێرەدا بەڵێ ئێران زۆر پسپۆڕە بە درێژایی چەندی ساڵ هاتەنها کۆمەڵی ئیسلامینە ئێران وەکو دەوڵەت من ئێستا وتم ئێران ئەزمموی لە ئیداری قەیرانە هەیە ئەوە هیچ یەکێکیان ئیداری قەیران دوو لە شەڕی پرۆکسیە لە شەڕی بەوەکالەتە ئێران لە زیاد لە وڵاتێکە ئێستا بیرمان نەچێ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بە ئاماری ڕسمی خۆی زیاد لە 2 تریلیۆن دلاری لە عێراق سەرف کردووە لە دوای پرۆسی ئەوەی کە ئەو ناوینە ئازادی دوای گۆڕی بۆ احتیلال لە کاتێکە ئێران مستەفیدی یەکەمە بە دەرەجەیەک بەتابەتی لە دوای ساڵی 2014 ئەو بابەتە ئێران کە مەلەفی عێراق ئاوا بتوانێت کاریگەری لەسەر هەبێکێکە لە کارتەکانی فشار لوبنان کە هاوسنووە لەگەڵ ئیسرائیل کە حەلیفی استراتیژی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ناوچەکە بەکارهێنانی ئەو مەلەفە تێکدانی دۆخی وڵاتە دروستکردنی مەترسی لەسەر ئیسرائیل یەکێکە لە مەلەفەکان مەلەفی سووریا کە ئەمریکا دووبارە بە قوتەوە گەڕێتەوە بۆی دوای ئەوەی ماوەی چەند ساڵێک رووسیا متحەکم یەکەم بوو ئەوە بابەتێکی ترە یعنی بەرامبەر یەک کاردیان هەیە بەڵام ئەوەی کە بە تعبیرە شعبیەکە دەستی ئێرانی بەهێز کردووە بریتە لە ئەو کارتە فشاران بریتە لە زانین بریتە لە پسپۆڕی لە ئیدارەدانی شەڕی بەوکالێت لێیان بتوانێت لە زۆرترین ڕێگە بتوانێت لە بەرژەوەندەکانی ئەمریکا بە لە حاڵەتی ڕێگنەکەەوە خاڵەکە دروستکردنی کێشە بۆ مەلەفی بەڵام لە هەمان کاردا ئەمریکاش بێت کاردانەوەی هەبێت کاردانەوەکانی ئەمریکا چیە بن بۆ نمونە زیادکردنی فشارەکان لە ڕووی عقوباتی ئابووری و دووبارە گەڕانەوە بەهێزەوە بۆ ناو مەلەفی عێراقی مەلەفی عێراقی یەکێکە لە پڕ کێشەترین و یەکێکە لە ئاڵۆسترین مەلەفە سیاسەکان و مەلەفە هاوبەشە سیاسەکان لە نێوان ئێران و هێزی سەربازی ئەگەرێکی نزیک نییە نا من بە نزیکی نازانم پێدوانی ئەمریکا هەندێک جار هەندێک زەختیش کە ئەکا بەجێر کاریگەری دۆستەکانێتی بە تایبەت ئیسرائیل چونکە ئیسرائیل تاگلایەنە هاڵێ من لە دەرەوەی مەلەفی ئەتۆمیش ناتوانم ڕازی بم بە ڕێکەوتن بە هەر جۆرە ڕێکەوتنێ بکرێ لە من پێوەی پابەن نابم هەندێک جار ئەمریکان دێزەختەکە پێدوانی لە ژێر کاریگەری ئەم جۆرە لە هەڕەشەی دۆستەکانێتی کەس گومانی لەوە نییە کە لۆبی نزیک لە ئیسرائیل یا لۆبی ئایپاکی پێوترێ لە ناو ئیدارەی ئەمریکی یا ئیدار جیاوازەکانی ئەمریکا کاریگەرێکی زۆری لەسەر قەراری سیاسی وڵاتە هەیە بەڵام پێم وایە ئەو کاریگەری زۆری ئیسرائیل دوو قات ئەبێتەوە لە کاتێکا کە ئیدارە ئەمریکەکە دیموکراتی بێت عادەتەنەوە بە درێژایی مێژوو بە تەجروبەی مێژووی حزبی کۆماری یا بەرەی کۆماری کەمتر ملیان کەچکرە بۆ ئەو پەسان باشە و پێشم وان نییە کشانەوەی دۆناڵد ترامپ وەکو سەرۆکێکی کۆماری پێچەوانەی بکاتە پێچەوانەی ئەم قسانەی من بەڵکو زیاتر حاڵەتێکی ئرتیجاری تیا بۆ ئەوەی دۆناڵدی بینەوە سوورە گشتێکە ببینین ئەبێتە حاڵەتێکی پێچەوانە ئەبێتە حاڵەتێکی پێچەوانە بەڵام دۆناڵد ترامپ بیرمان نەچێ قەرارات و بڕیار و جوڵەی کەسی و ئرتیجاری زۆر هەبوو ناڵم ئەو ئیدارەیە دانیشتووە تەنها و کابرایە بڕیاریداوە بەڵام لە کۆتاییە دۆناڵد ترامپ ئەو مەساحەیە هەبوو کە پێم وانە تا ئێستا جۆ بایدن بەکاری نابێت واتە پێ دوای بڕارەکەی دۆناڵد ترامپ بەکشانەوە شخصی بووە زیاتر ناتوان بڵێم شخصی بوو بەڵام دلیل نییە لەسەر ئەوەی کە
بە پێچەوانەی عادەتی کۆماریەکان ملیان کەشکرێ بۆ ئیدارەی ئیسرائیل. کاریگەریکی باشی هەبێت لەسەر بیر و باوەڕی کۆماریەکان دەتوانین با بڵێن. پێوەستی کەینەوە بە ناڕەزایەتەکانی ئەم دوایەی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بەگشتی، شارەکانی ئێران بەگشتی، زانکۆکانی ئێران بەگشتی، هیچ جۆرێک لە پەیوەندی ئەبینرێ لە نێوان ڕێککەوتن ئەتۆمی و ئەم جۆرە لە خۆپیشاندانانە؟ من پێم وانێ لە خاڵێکی گرنگا بگەنەوە بەیەک. تەنانەت پشتیوانەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا جا بەهۆی ئەوە بێ کە مەترسی لەسەر خۆپیشاندەران دروست نەکە یان بەهرەوە کارێک بێ تا ئێستا لە ئێتار و لە چوارچەوەی پشتیوانی میدیایە ماوەتەوە. یعنی تەنها لە پشتیوانی و لە دامی کەسێکی وەکو ئێلۆن ماسک کە بە تەرخانکردنی سەتەلایت و ئەقماری سەناعی بۆ خەڵک بۆ ئەوەی کە ئینتەرنێت بەردەوام لە وڵاتە هەبێت لەوا خۆی بینیتەوە یان لە پشتیوانی ئیعلامی غەربی بە شێوازێکی گشتی ئەگینا وەکو مووقفی ڕسمی ئیدارەت تا دوێنێک مووقفێکی ڕسمی وە سەریح نەبوو بێجگە لە دوانەکەی مەسئولی مەلەفی ئێران لە ئیدارەی ئەمریکی کەوتی ئێمە ویستمان لە پشتیوانیکردنی ئەم خۆپیشاندانە ئەوەیە کە کۆماری ئیسلامی ڕێز لە ئیرادەی خەڵکەکەی بگرێ نەک ڕوخاندنی و پێم وایە ئەو مووقفێکی استراتیجی دوانیە لە ئێراندا ئەمریکا بەدیلێکی باشتر لەو دەسەڵاتی ئێستا شکناوە. پێم وایە بەدیلی ئێرانی هەرچەند معارەزەی ئێرانی بە درێژایی مێژوو ئەگەر واجهەی یەکەمی بریتی بێ لە مجاهدینی خەڵق بەڵام لە کۆتاییە لەوە کورد نابێتەوە بۆیە عادەتەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەر ئەوەش لە عێراق ڕوویدا لەگەڵ یەک بەرە هەڵسوکەوت ناکە کاتی خۆی بەرەی لێبراڵی بەرەی وەکو ئەو ترێ نزیک لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە معارەزەی عێراقی بریتی بوون لە ئەحمەد چەلەبی و گروپەکەی بەڵام بەتەنها تەعاملیان لەگەڵ نەکات لە کۆتاییشە حکمی عێراق نەدرا بە ئەو بەتەنها لە کاتێکا بە کەسی یەکەمی معارەزەی عێراقی بۆ زیاد لە دەیەک دانرا بەتایبەتی لە سەرەتای نەوەدەکانەوە هەتا ڕووخانی ڕژێم بۆیە پێم وایە تەجربەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بریتیە لەوەی کە بەرەی معارەزە کۆبێتەوە بە یەکجار جا لە هەر وڵاتێکا بێ هەر ئەوەش بەلایەنە کوردەکان وتراوە. باشە زۆر سپاس بۆ لاوان عوسمان ئەنجامی باڵی ناوەندی هەشداری سیاسی بۆ پشتیوانی دیموکراسی سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دەست خۆش بێ.